خوا بەخێر دوومان لەمە پێش ژیانمان هیچ باش نەبوو لە خانوویەکی بۆگەن تاریک تون بوو زۆر ناخۆش بە دڵمان زۆر قەبز بوو داخۆی لە زۆر خەفەتبار بووین زۆر ژیانمان خۆشی سەر لەخوا بەزیا بێ ناوتیاتی دەم خانووە ژیانمان زۆر خۆشە هەموو تشتی تازەمان بۆ کراوە بۆ ماڵ و مناڵمان پێشتر ژیانتان چۆن بوو؟ لە پێشتر ژیانمان باش نەبوو پێشتر ژیانمان باش نەبوو ژیانمان ناخۆش بوو تاڵ بوو لەوەتی بەرنامەی بەخشین دوومان هاتووە تەمامە لێ هاتوون دەستی پێمان داوە ژیانمانی زۆر خۆش کردووە لە هەر لە هەوڵە گشت هەموو شتەکانمانی بۆ تازە کردوێتەوە شتی تازی جوانمانی بووینەوە لە زۆپەت و لە تەلەڤیزۆن و لە فەرش و لە خەسالە و لە کانتۆر و لە مەعرەز و لە گسکەی ناوماڵ و لە تەباغ و لە بۆیتەر و سەلاجە و تەنانە گسکی ناوماڵەکەشی بۆمانی ناوی سەر لەخوا بەزیا بە فەرش و گشتیم کامل مالیمانی بۆیە ناوە ئەیشتە کۆنەکان چ لێ کرد هیچ نێناوە تشتی کۆنش ئەوەی کۆنە بوو بە گشتم بەخشی بەو ماڵانە بەس دوو تشت فرۆشت سەلاجێک و غازێکم فرۆشت سەلاجێک و غازێکم فڕۆشتر ئەوانی کە کۆنانەمان هەبوو گشتم بەخشی دامە فەقیرێک هێ خۆم سەداوی دەستخۆشیتان یەکەم مامۆستاکان ماڵ تازی کاملی بۆم کردو ینی خۆ لەگەم ناڵەکان هاتمە سەر خانوویەکی حازر و ناوماڵێکی حازر لەگەڵ ئەم سێ بناڵەمە هاتمە سەر ماڵێکی حازر و ماڵی حازر و پوختە مامۆستا بدمانی بۆ چەند سەماڵ جلی ئەو سێ مناڵەمی بۆ سێ مناڵەمی پۆشتە کردو جلی بۆ سێ مناڵەکەم کردو بۆ خۆمی کردو ئەمانی سەر خانی تازە دەستخۆشیتان یەکەم دەبە ئێستا مناڵەکان تا چەند دڵیان خۆشە مناڵەکانم زۆر زۆر دڵیان خۆشە بەخوا بە قمجەمە تا دوعا بۆ مامۆستاکە لە خوایە دایە هەسەرکەوتو بن ئەو مامۆستا داوتە ئەوە خاڵەی منە چای منی سەر بەخوا لێواردا مامۆستا داوت بۆ نەهات ئەگەر مامۆستا داوت لە دوانش بێ بۆ ماڵمەوەی داچیمە مامۆستا داوت دوعای خێرم بۆتانەکە دڵمان زۆر خۆش بۆ ڕۆژ ئەمانە دڵخۆش بین ئەمانە دڵخۆش بن مناڵەکانی دایشکرد ئەمە خانی ئێمەیە دای ئەم خانوو تازەی ئێمەیە لەخوا بەزای دایە خانووی تازە و هاتوونتە خانووی خۆش و غەربی و دایە کاشی و دای ئەمەوەی دەسەعات و گشتی دای گشتی بۆمان کڕێرە بۆ خۆیە مامۆستازلی بۆمان کڕی بۆ خۆم و مناڵم و لەوەتی ئێمە ماڵین لەوەتی من نسیبم کۆتوتە لای ئەم پیاوە لە هەوە ڕۆژی هاتمە بەویکی هاتمە چمەتە خانی کرێەوە تا ئێستا لە خانی کرێ بوومە لەگەڵ ئەم پیاوەی تر ڕام کێشتووە تە بەبوون و بە نەبوون و بە ڕەشی و بە ڕوتو و بە قوتی ڕامێکێشە تا ئێستاکە هەر کرێچیش بوون هەر کرێچی بوونەوە هەر کرێچی بوونە 22 خالی ڕێکمان کردو لەگەڵ ئەم پیاوە چەند ساڵ لەم خانووە؟ 8 ساڵ لەم خانووە 8 ساڵ 8 ساڵ ئەوش خانووە لە هیچ کارباش تووشی تاوا نییە کارەبا تشیشی تاوا نییە موریدەش بەخوا ئەم جاشنی قوتمان ڕەمەش موریدەشی تەلی بۆ خۆمان ڕەمەکەش قەلمان نەمێرەدا سەرمامەیەت نسیفم سەرمامانە هیتەری پیسیشمانە هیترەکەش ماشکاوە کە باران لەبارەی تکاکە والله تکاکە ئەلیوانی تەڕەشەدان ئەو دیمە هەر بە عەمەل نایە شەیرە بە گشتیاڵی تەڕەشە بە ڕەشەبا و بە ئاوەدی ئەو تەسا لایلون و مایلونم بۆ کڕی ئەو لایلونم بۆ کڕی کوڕە جیرامەلیدا هەستام ئەو تا لایلونم بۆ کڕی لە ئەو ئەحمەدیاکە هەستام تۆپی لایلونم بۆ کڕی 2 مەتریلیۆم کڕی و ئەو لایلونم لێ داوە بەشە بە لایلونەکەەوە تا لێم داوە لەگەڵ ئەو پیاوە خەریکی بوونە لێمان داوە بە گزمانەوە ئەمجا ئەو پەنجەرەی لەو دزە ئەو دێتە ماڵ ئەو کچەکەم لەم عەزەبە ئەلیۆ ئەو درزانە بڵێ بەچێگرم لەخوا بە لایلون حاڵمانی حاڵ ماشەڵە گشتی بە ئاو سەر لەخوا بەزای کرێژ نادەی ئێستا کرێژ نادەم مەعاش وەرەگری کرێژ نادەم و مەعاشی وەرەگرم هاتمەتە خانوویەکی خۆش داوی دەستخۆشیتان دەکەم لە کەناڵی سەر لەخوا بەزای ڕووناک و خۆش دێ کارەبامانی گەل لێوە شۆر بووی تر باران بووە حاڵمانە لایلۆن بەچاو خۆتان دیتوە جامخانە بە لایلۆن بەداکە با هاتە شەخ 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 لە پەنجەرە ئاو هاتە ماڵەوە ئەمەدا ئاو ما بکچە ڕۆڵە خوا گەورە وتماگە ئەو ما بچنی با خانووەکە قیرسی لە تەڕبوونیمان ئێستا خۆین لە چات نە گڵۆپێکی چاکی ماڵەنگە لاوە بیستا سێ بەمین نەوتم هەیە سەجلیکانیشم ستانوە تاوش خەجەکەم خوا گەورەیە ئەڵەن خێرخوازان کەلوپەلی ناوماڵ خۆراک خواردن زۆریان بۆ هێناوە کەلوپەلی ناوماڵ ناڵەمەون بۆ کەلوپەلی ناوماڵ کامل هێناویانە فەرش و مەرش و ئەمانی لە فەرش و ناوماڵ گشتیان هێناوە کەلوپەلی خەوتن سێ دەستیان هێناوە مەعرەزیان هێناوە کەنتۆریان هێناوە سەلاجی چاکیان هێناوە مەخسەریان داناوە ئەی وەکو خواردنی وشە تفاقی چاکیان هێناوە لە هیتر خۆیان بزان تفاقیان گشت هێناوە ئەو ڕۆژێکە ڕۆیان هێناوە برنج بزەخێرە کاملیان هێناوە بەڵێ لەو دەقیقە لە بەرنامەی بەخشین دەرکەوتی تا چەند ژیانتان گۆڕە هەر لەو ڕۆژەوە خەڵک چۆن هات بەدەمتانەوە چۆنی هاوکاریان کردن کە بەرنامەکە دابەزیتە کە تەوابوون لێوە ڕۆشتنەوە ئیتر تەلەفۆن نەکرا ماڵتان لێ پێوە لە فڵانشی تەخوا نەزانێت مامۆستاکە هینانی پێوتە بوو
شەو سعانەوە تەلەفۆن بەکەت ماڵتان لەکەیت واداینەکە شەوێکی بەرمیلە نەوتیان بۆمان هێنا 2 ڕۆژتری پێچ بەرمیلە تران هێنا ڕۆژێکی دای لە قاپەکە مامۆستا خۆی تەلەفۆنێکی سا بەرمیلە نەوتو بۆ دێ کابرایەتە لە کەرکووکەوە بەرمیلە نەوتێنە زیریکانێکی نەقوستانوەتی دادە زیریکانێکی نەقوستانە با پێت برم بەرمیلە زیریکانێکی نەقوستان بوو بەرمیلە نەوتی هێنا پێشتر نەبوو کابرای لە کەرکوو بەرمیلە نەوتی هێنا فەردەی ئاسفر هێنا 12 کیلۆ برنجی پێ بوو کانتۆرە ڕۆن زەیتی پێ بوو خەڵکێکی زۆر خەڵکی ئامە خواردن کابرایە سیان لە کەرکووک هات بەس منیان مناسیەوەتان ناستی سیان لە کەرکووکەوە برنج و ڕۆن و شەکر و ئادی هێنا کەلوپەریان بۆ مناڵ هێنا نەوتیان هێنا چی خواردن برهێنا ئاو تەماتە فاسۆلە نیسک نۆک ئەم خواردنانە گشت بۆمان هێنا ئیتر هین وا بوو پارەی هێنا هین وا هەبوو زەخێرەکە هێنا ئیتر بە گوێرەی توانای خۆی ماڵتان قەڵەباڵغ ماڵمان قەڵەباڵغ بوو ڕۆژە لە ڕۆژان مامۆستایە هات جۆڵا لە زەخێرا دەوڵەمەندیتم لەخوا بەزای بم ماڵ ئەمانە ئاوا بن لەوەتی تەندروستیمان باشە لەخوا بەزیا بە لەم خۆشییانی سەر نەخۆشەکەشم کەم بۆتەوە زۆر هەستم بە خۆم کردو باش بەس لەوە پێش نە سا لەوە زۆر خەمتەخوا فکرمە کردەوە هەر زۆر ئاسمانتەکە سارة من لەگەڵ ئەم پیاوم ئەوە ڕایکێشم بە نەبوونی و بە ڕەشی و بە ڕوتک و بە قوتی هەتای سەر لەوتی لای ئەم پیاوە بوونا خۆشیم نەدیوە
ئەوەنی نوکەدا زێ من خۆشی گەشتم نەدێ لەگەڵ ئەم پیاوە هەر بە نەبوونی و هەر بە ڕەشەی ڕوتوقوتی ڕامان کەشتووە جا وایە بناڵەرم چوە بۆ مەکتەب لیراوە 2 سەعات 250 کردە بۆ خوار نەبووی دەبێ ئیتر ئەم پیاوەشم دەوەتی لایەن هەمووتان نەیناسن ئێوە ڕۆژێ ئیشی نەکرد ئەم پیاوە هەر مەقەی ناکە باس بمێنێ لە نامانە ئەو قڵابێ من داوای ئیشی لەو پیاوە ناکەم وەڵی لەوەتی لای ئەو پیاوەم هەشتان لەگەڵ ئەو پیاوە نەچما ئەو پیاوی خەڵک و ژنی خەڵک بچم با دوو بەتانی تازە بکڕم دوو بەتانی تازە بێنم نا دوو دۆشک تازە بێنم ناتشێکی تازە بکڕم ئەوانەمان نەکرد و پیاو بە ڕازم ئایسا لەخوا بەسێ هاتمەتە سەر تشی تازە بە پڕ بۆیان کردم هەموویکی گشت سەلێن و تازە ئەوانیشیان بۆ گشتم بەخشی گشتم بەخۆ داما و ماڵە جیرانە بە فەرش و بێرینەوە گشتم بەخشی الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەت بار نابن بۆ ڕابردوو. دوایە کە باوکی مناڵەکان وەفاتی کرد ژیانی ئەوە چی بەسە هات؟ بۆخۆی هیچ باش نیشی یانمە هیچ باش نیە لە تۆی باوی هەتا باوکی مابوو خۆ تا باوکی مابنی بەس هەتا باوکی مابوو خەفەتم منە ناخۆخە بەس دەوەتی باوکی نماوە ژیان عەقڵ باش نییە بەرە 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 ژیانە بەرە و کزیجە بەرە بەرە ئەوە تا هەمووی زانێ بەخوا ماین 100,000 جا واشە نییە بە حەتای کرێی خانووەکەتە کرێ خانۆکە تایدم بە حاڵی دەجسەگەیتم مارە بەخوا لەوەتی خۆی نماوە 2 کرێم داوە ئەو کاتی بدم بۆ خەسەخانە تازە کرێکمدا ماینکی ڕۆیسە بەخۆین دوێنێ بوو ئەم چوارشەمە کرێکم داوە وەڵا لەخوا بەزاویستا خانێکی خۆش و گەورە فەرەحمان بۆ کراوە فەرەح و خۆش سەر ڕوکنە 4 ژوور و هۆرێکە بێ منەت زۆر خۆش لە کرێچیان نەجاتمان بووە لەسەر ڕوکنە خۆش کاشی پوختەس نالەت کاترسین تە بۆ دوور پوختە سا فەرەح لەخوا بەزاوی 3 ژوور و هۆڵێ بەکێ دەخوا ماخوا ئەوە بکە ئەم خانە خۆشیان بۆمان کردووە زلو بەرگیان قلقلی هەر بۆمانێ کەرۆڵە جا مامۆساکان شپاردوو جا دوو دەستیانی بۆ کرد لە مەکتەبەکە مامۆساکەی خۆی نهاتنەوە بڵێن ڕێکخەکان شتیان کردەوە لە مەکتەب لە حانوت ئێمە نەمان کڕیەوە بەتاقەت بنبێنەوە بەرەوەڵە باسیەکەن مەکتەبەکە ئەوان کڕیەوە ئێمە ئەومان نەکردەوە 250 مان پێوە جاوا 250 پێوە جاوان پێ مناڵەکانی داری فەمانە جاوا بۆ بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ جارە ئەوە ئیمساس ئەوە 250 پێوە ئەوە لە فێ خوارد ئەوە کەبابی خوادەوە ئەوەی من بە گوێرەی بەڕەکەی خۆم پاڕێکشمیتەوە وەڵایتر وەڵا لەوە پێش تشتی وایە نەبوو یاری پێکەن ئاو جیران ئەگە کۆنێ مۆنێکی هەبوو یەکێک مناڵەکەی تۆ ئەیدای پرسیارە یارێ یاریان پێکرد وان نەبوو کۆنێ مۆنێکیاندا پێ یاریان پێکەستا لەخوا بەزێبێت زلی تازە زلی جوان پیاڵاو بووکیان بۆ کردووە تشتی کاملی ناوماڵ هەمووشی یا بۆ کردووە بۆ مناڵێن سا عەرز و ئاسمان گۆڕی سا هەمووی گشتی تازە داگیان کەلوپەلی ناوماڵ چیتان هەیە شتی باشتان هەیە یا هەر ئەو کۆنانن وڵا کەنتۆرشکاوە ئەوەی هەمانە بەخوا خەڵکەنایەتی ماڵێ ناوە بێ ئەو کەنتۆرشکاوە بەخوا خەڵک زەلامێکی کوتێناوە ئەمەش بەخوا قابقاتیاغەوە تا چاوێکی شکاوە بەخوا خەڵکەنایەتی ئەمەش قلقلە بەخوا خەڵک بمان هێناوە سەدوو بەتانی تازیان بۆمان هێناوە ماڵە ناوە بێ قلقلە ئەمانە هەمووی کۆن ئەمانە گشتی هەمووی کۆنە ئەرە بەخوا ئەمە زەلامی لە چەند سەماڵی هێنایی ئاو بە کۆنی دای پێمان کردە سیارەکەشی خۆی داتا چاوی پێوە نەبوو سەر لە ماوەی 2 مانگی ڕێکە ئێمە زۆر دڵخۆشین لەخوا بەزیابێ زۆر دڵخۆشین لە کامل و ماڵ تازیمانیان بۆ کردووە مامۆساکان لە خانووەکە باسیەکەم خانی پوختیان بۆمان کردووە کامل خانی پوختیان بۆمان کردووە لە عەشای ناوماڵ لە فەرشت و لە سەلاجەت و لە کانتۆرت و لە خەسالە و کەلوپەلی ناوماڵ و زلی مناڵ و پێڵایان و بەرگیان و ئەمانە هەر هەموو کامل گشت بۆیان کردووە
بە قوربانمانیان گشت بۆ کردو جلی مناڵ و پێڵا و گشتێکی پێویستی ناوماڵە گشتیان بۆ کردووە لە پەڕەکە دڵخۆشمان گشتیان بۆمان کردووە چی ئەڵێ بۆ خێرخوازانەی لە ڕێگەی بەرنامە بەخشینەوە هاوکاریان کردی ماڵیان بۆ بەرنامەی دروست بەخشین کردی هاوکاریان زۆر بەرنامەی بەخشین هاوکاریمان زۆر کردووە زۆر مەمنونانم دەستیان خۆش بێت چیان خۆش بێت سەرکەوتوو بن هەرچی ماڵ کاملی حاضر لە ماوەی دوومانە ماڵی حاضر پوختیان بۆمان کردو هاتنتە سەر ماڵ کامل ناوماڵیان بۆمان کردووە گەلەگە لە دوعای خێران بۆکەم کە دڵی ئەم ناڵانی منیان خۆش کردووە بەرنامەی بەخشین ئەمانی هاوکاری منیان کردووە گەلەگە لە چیان ماچەکەم ئەمانە و ئەمانی تشکە یارمەتی منیان کردووە زۆر ئەوەی دەستخۆشیان لێکم لەپەر هاتوونتە خانوویەکی خۆش خانووەکە ڕوکنە زۆر خۆشە. بسم الله الرحمن الرحيم دیارە مۆکو نووسنگەی بەخشین لە ناحیەتەکێ یەکێ لە پرۆژە و کار و چالەکیەکانی بەرنامی بەخشین دروستکردنی خانە بۆ ماڵی یەتیم دیارە ئێمە هەروەکو تێبینێک بۆ ئەو کەسانی کەوا خێر دەکەن و ماڵ دەبەخشن ئێمە هەر ماڵێک بدینە بەرنامی بەخشین پێشتر ئەو ماڵە ئێمە تحقیقاتی تەواوی لەسەر دەکەین و پرسیاری تەواو ئەکەین با بزانین ئەم ماڵە مستحقی بۆی کەەوە هاوکاری بکرێت ئێمە دیارە کۆمەڵی فۆرمان تەقدیم کردبوو بە بەرنامی بەخشین کە هەمی ماڵی بێباوک بوو بۆەوەی کەەوە هاوکاری بکرێن دیارە دوای ئەوەی کە لیژنەی بەخشین بڕیاریدا بۆ داداچوونی خۆی کرد بڕیارەندا کە لە ناحیەتەکێ هەڵسن بە دروستکردنی خانوویەک بۆ ماڵێکی یەتیم دیارە ئەم ماڵی کە جەنابتان لە بەرنامی بەخشینە بینیتان ماڵێکی زۆر مستحق بوون بەوەی کەەوە هاوکاری بکرێن چکە من وەکو خۆم سەردانیم کردبوون بەڕاستی ماڵێکی زۆر هەژار بوون هەتا باوکی مناڵەکان لە ژیاندا مابوو دیارە ئەم ماڵە لە حاڵێکی زۆر خەبدا دەژیان لە خانوویەکی کرێچیا بوون و خانووەکان هیچ مەرجێکی ژانی تێدا نەبوو خانوویەکی زۆر خراپ بوو دیارە لە زستانانە ئاوی ئەدات یاخود حاڵەتێکی وای نەبوو کەەوە ئینسان بتوانێت بەباشی تا بژێت دو ئەوەی کە ئێمە ئەم ماڵەمان دا لیژنەی بەرنامی بەخشینەوەیش پسیندیان کرد سوپاس بۆخوا بۆ پشتیوانی خۆی گەورە پاشان هاوکاری خەڵکی خێرخواست توانیتمان هایکلێکیان بۆ بکڕین لە ناحیەتێکی لە شوێنێکی زۆر باشە دیارێکە لەکە ڕوکنیش بوو لە ماوەی 2 مانگا ئێمە توانیمان ئەم هایکەلە بە تەواوەتی تعمیر بکەینەوە بیکەنە ئەو خانوویەکەوە ئیستا جەنابتان دەیبینن دوایەکەوە خانووەکەمان تەواو کرد هەڵسان بەدامیکردنی پێداویستی ئەم خانووە کاویش لە کەوانتەر هەروەها مەعرەز هەروەها سەلاجە تەباخ هەروەها غەسالە وەروە تەلەڤیزۆن و سۆبا و فەرشی ناوماڵ و لە قاب و قاچاقی ناوماڵیش تەنانەت ئەم ماڵەکە هاتنە ئەم خانووە تازەیەوە ماڵەتیمە پیانم وت کەوچکە چاکیش لەگەڵ خۆتانە مێنن چونکە ئێمە تەواوی پێداویستیەکانی ئەم ماڵەمان دابین کردو بۆیە زۆر بە خۆشحاڵەوە تەنها جلوبەرجی خوان هێنا بۆ ئەم خانووە هیچ پێداویستێکی تیران نێنە لەگەڵ خۆیانە ئەوەی کە من حەزەکەم لێرەوە لەم بەرنامەی باسی بکەم بەڕاستی کە ئەو ڕۆژەی ئەم ماڵە لەم بەرنامەیە دەرکەوتن سوپاس بخوا کە خەڵکی کوردستانیشتان خەڵکی خێرخوازی زۆری تێدا ماوە هەر لە ئاکرێەوە لە هەولێرەوە لە کەرکووکەوە لە سلێمانیەوە لە کەلاوە لە زۆربەی شار و شارۆچکانەوە دیارە تەلەفۆن بۆ من نەکرا خەڵکی زۆر بە ئەوداڵەوە زۆر بە گەرمگوڕیەوە ئاهاتن بەدەم ئەو ماڵەوە کەوا لە بەرنامی بەخشینەوە دەرکەوتن ئیتر کەسە بە پێی توانای خۆی هەر لە وامالیەکەمە زیاتر بتوانی خزمەتی ماڵی هەژار بکەین سواز بخوا کە ئەم خانە بە چای خۆتان دەیبن ئێمە لە ماوەی 2 مانگا توانیمان بە هەوڵ و هیمەتی خێرخوازان ئەم خانووە بنیاد بنێ هەروە حەز دەکەم ئاماژە بۆ بکەم بەڕاستی هاوکاریکردنی خەڵکی هەژار لە دنیادا دیارە پاداشتێکی زۆری هەیە بۆ قیامەتیش پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وسەلام دەفەرمێت هەر کەسێ سەرپەرشتی و هاوکاری ماڵێکی هەژار یاخود ماڵێکی یەتیم بکات ئەوە لەگەڵ منە لە بەهەشتا بۆیە من ڕوئەکەمە ئەو خەڵکانی کە خێر دەکەن کە هاوکاری خەڵکی هەژار دەکەین پێتان دەڵێم کە ئەو یارمەتیانەی ئێوە ئەینێرن بۆ بەرنامەی بەخشین ئەوە بەرهەمەکەیەتی کە بە چای خۆتان دەیبینە ئێمە کە توانیتمان ئەو یارمەتیانی ئێوە بە شێوەیەکی زۆر بە ئەمانەتەوە بیگەینە شوێنی خۆی بتوانین ماڵێکی پێ بحەسینەوە ماڵێکی پێ دڵخۆش بکەین بۆ شەوەی کە دەیبن ئەم ماڵە کە هیچ کاسبکارێکیان نییە و پێشەوەی باوکشیان بمرێ هەر لە ژیانێکی ناڕەحەتیدا دەژیان بەڵام ئێستا سوپاس بۆ هاتنێتە ماڵێکی زۆر خۆشەوە و خانوویەکی غەربی زۆر باشەوە بە هەموو مواصفاتێکەوە دیارە ئێمە توانیمانە و هەموو شتێکشان بۆ دابین بکەین بۆیە من بە زەروی دەزانم لێرەوە یەکەم جا سوپاسی خۆ بکەم دواتر سوپاسی ئەو خەڵکانە بکەم کە هاوکاری بەرنامی بەخشین دەکەن پێتان دەڵێن ببەخشن تا بەخشین بەردەوام بێت خێرخوازانی خۆشەویست لاڵقەی ئەم جارەشمان بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە توانیمان ماڵێکی کرێچی لە هەرێمی کوردستان لە کرێچێتی ڕزگار بکەین و ژیانێکی خۆش و ژانێکی باشیان بۆ فراهەم بکەین بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی بەخشندە و ئازیز
تەنها لە ماوەی 2 مانگدا ئێوە توانیتان ژیانی ماڵێکی هەژاری بێباوک کە چەندین ساڵە لە مەنیەتی و ناڕەحەتی و ناخۆشی و دژوار ژیان بەسەر دەبن ژیانیان خۆشکەن و بیان کە ناخاون ئەم خانووە و تەواوی پێداویستی ناوماڵ و موچەی ماگانەشیان. سوپاس بۆ هەموو ئەوانەی هاوکارمان بوون، سوپاس بۆ هەموو ئەو کەسانەیەکەوە لە سەرەتاوە تاوەکوی ئێستا دەستیان هەبوو لە کاری خێر لەم خانووە و لە تەواوی پێداویستی ناوماڵ و موچەی ماگانەشیان. سوپاس بۆ هەموو ئەوانەیەکەوە بە کەلوپەل و بە خۆراک و خواردن بەشداریان کرد و بە نەوت و بە بەخشینی ئاڵتون بەم ماڵە بێباوکە. لێرەوە سوپاسان دەکەین و داواتان لێەکەین بەردەوام بن بۆ ئێمەش بەردەوام بین لە بەرنامەی بەخشین ڕۆژ لە دوای ڕۆژ و سات لە دوای سات بەربوومی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بەم شێواز و بەم چەشنە نیشانی ئێوە بدەینەوە کە چۆن ژیانی ناهەمواری هەژاران و نەداران دەگۆڕن لە ناخۆشی و لە گریان و فرمێسکەوە بۆ خەندە خۆشی. سوپاسان دەکەین و هیوادارین بەردەوام بن لەگەڵمان. نام هو إسماعيل عبد الله بابنا هەر لە زگمانگۆ شاری ئابووە. هیواگە بتێ بچتە دەرەوە بچیتە بازار سەردانی هاوڕێکان بکە چۆنە ڕووی بۆ عاڕبانە ئەگەر بڕۆم دەنە هاوڕۆشتیوام نییە. وەڵا بەجان ببێ 1-2 نەفرم لەگەڵ بێ ناتوانم بۆ خۆلێ بخۆڕم ئەوە خۆم ناتوانم بڕۆم قاچەکان مێز تێدا نییە ناشتوانم هەڵسمەوە چاوەڕێ عاربانێکی ئاخشانم بۆ خۆم چاوەڕێی بووم. ئەوەش بۆتان هێنام خوا خێرتان بنووسێ خوا دزای بە خێرتان داتەوە. یاخوا بە خێرت کاکە وەڵای لە زگمانگەوە منداڵە ئاوایە پشتی کون بوو بدما ئامەلیاتمان بۆ کردو هەر لە زگمانگەوە لاقی نەجۆڵاون ئەگەر ئامەلیاتەکەشن بۆ کرد گوتیانیشی ئامەلیاتەکەی وتمەڵا لە زگمانگەوە بووە ئێستاکە نێگەر تاوی دەدێ هەستێنە بەخۆ پێق و پیسی شتیش ناکە بەس بۆ خۆمانێکی دەکەم لەگەڵ کچەکان و کوڕەکان و یەکی نەگڵان دەگرین و یەکی لاقان دەگرین لەسەر عاربانی دادەنین یان بە کۆڵی دەبین دەنا هیچ بۆ خۆی هیچوانێکی هەست و خستێکی نییە بۆ خۆی هەموو شەوە دەرێکە وەڵام پێمەگە 14 ساڵە تەمەنی لێ زگمانگەوە گەر بووە ئاوا بە 2 نەفەران هێناوە بردووە. ئەگەر بێ بچێتە دەرەوە بچێ بۆ لای هاوڕێیەکی بۆ لای ڕەفیقێکی بچێ بۆچی بۆ بازار چۆن ئەچێ وەڵا نا دەبێت بە 2 کەسان لە سارەی هاوێن و بیبین دەنانیان سای ئەو حاربانێکی ئیندەنا دەرناسی یان لە کۆڵی دەنین بە کۆڵە سال بە کۆڵم بردو بەو دیێ ناوەڵا بە خۆی ناتوانێت دەستی شل دەبنە لەجێ ئەبەوەی ئەگەر لی دەخڕی ئێرە دەگریت دەنار یەکی بەدواوەیە لە منداڵەکان یان بانگی منداڵێکی دەکەن لی دەخڕن دەنا بە خۆی عەرەکەی نییە. زۆر سپاسی ئەوانە دەکەم ئەو عاربانە ئەندامێ دڵخۆشیشم هەروەها خوا خێریشیان بنووسێ خوا خێرتان بنووسی خوا خێری خێرخوازان بنووسی و خوا جەزای بە خێر داتەوە گەرە عاربانە بۆیە ناوە 14 ساڵە من ئاوا زۆر لە تێدا بە خێوی دەکەم بۆ خۆی ئەرەکەی نەبووە بڕوا بەڵا ئێستاکەنی خوا خێرە بنووسی و عاربانە بۆیە ناوە ئێستا بە خۆی دەتوانی بڕوات هەر نەشێتەوە ماڵە بەڵا ئەبۆی دەبوو 2 نەفەری بە دەورەیەوە باو بۆ خۆی هەرەکەیەوەی نەبووە پێی بڕوە بەڵا خوا خێرتان بنووسی خوا جەزای بە خێرتان داتەوە خێرخوازان و ئێوەشی
بەخشین. نام محەممەد ئەحمەد عەبدوڵڵا لە گەڕێکی قەڵازە دانیشتم. ئەو منداڵەمان پێویستی بە عەمەلیات سەرەتا خاڵێکی گچکە بوو وردە وردە پێی زیادکراوە گەورە پێویستی بە عەمەلیاتە. ئەویش پارەم نەبوو بەتەیا شارەوانی 3 مانگە مەعاشم وەدوا کردەوە. ئەویش لە کاتی خۆیدا نەهات. ئیشی تۆ چێ کار و کەسابەتت چێ؟ وڵاتی گەزک دەدەم پاشنان بانیانش لەگە حایە. ڕۆژێ 6 دێمە 6 ئارێ کۆڵان و جارە پاک دەکەمەوە. فریانی نان چاقالێنش ناکەم ڕۆژێوا دێمەوە. چەندێکە ئەو مناڵەت ئاوایە؟ تقریبی 9 مانگ و نیوە 9 مانگ و نیوە وایە. ئەوە پێویستی بە عەمەلیات کە ئەگەر بەتەیا مەعاشیش بێەوە پارێواکو نابێتەوە. شێوە ناژێرە بە یەک شتی هەر دەگرێ. شێوا لەگەر داکی مەمفیداتی ڕاستێتەوە یەک بەخۆ دەگرێ ناژێ سە کۆشی دادەن شێوە هەر دەگرێەوە. ئازاری زۆر هەیە. چاوەڕێمەگە بەنیازمە عەمەلیاتی کەم چاوەڕە دەکەم لە خێرخوازان یارمەتیم دەنم لیان مەمنون. کاک محەممەد ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕی 1,500,000 هاوکاریمان بۆ هێناوە. داواکارین لە خوای پەروەردیگار کار ئاسانیت بۆ بکە و بتوانین نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام بیت و کۆتا ناخۆشی موسیبەتتان بێ ئینشاءڵڵا. یاخوا بەخێرەوەت خێرخوازان پاران بێنە و داواکارتان دەکەن خزم و کەس و کارم یارمەتی دەنم بەوە نەیدەنا بەخاتیەوە پێم عەمەلیات ناگرێت. سوپاس تۆش دەکەمەکە پیاەتێناوە دەستخۆشی توێ لە بەرنامەی خێرخوازان دەکەیت. یاخوا بەخێر. خۆم ناوم ئەسمەرە مامان لە قەرازەیە هەتابڕێ بێمرار و داماین بێ پارەین دەست کورتین ئەوە گوێ گرانن چاوی نابین بۆ خۆشم و پێم گوتی سەرەتانی پێستمە سەپارەمە بە لە پارە دەچوم نەچوو ئێرە ئەوە تا بۆ خۆشەرماڕەکەتان دێن چۆنین و ڕۆڕە ئەولادم نین و کەس نێ بەخێوم کەوەڵە داگەن لەم خانووە ئەژین خانووی خۆتانە؟ بابندا هەنداوێنێت و دێ ناسی کابرای ئەرێ وەڵا خێر خواست داوێنێ. حاڵی ئەم خانووە چۆنە لە زستانانان چۆن؟ هیچ باشنیە بەخوا پڕ بوو لە ئەوە شۆی خەمان لێ نەکەوت لە ترسان. ئەرێ بەخۆی ئەرێ وەڵا کوڕەشین نەکانم ئەگەرە بە خێرێ بکەن هەر ئەمە پێما خێرە. ئەرێ وەڵا خانومانی بەستا حەزە چشمان نییە هەمووی کونوکە لێنە بۆ خۆی گرتو هەموو تەختەدارە دیون ڕۆڕا. ئەرێ بەخوای بابی من نەخۆشم لەبەر نەبوونی نەچوومەتە دکتۆر. لەبەر نەبوونێ نەچوم کوڕەشید نەکەم ئەوە 3 ساڵ عەمەلیات کردم لەبەر نەبوونێ نەچوم. ئەرێ وەڵا ئەگا بچم حیلات جوشتیم لەداتێ لەشم بریسکان دەکەن ئەوانم بریسکەی دەکەن دەخورێن لە تاوان بەخوا دێنە بەوەم گوتم ئەگە پیا هەیە 500 پێی بوو قوتیدادی دوا من چ بکەمی دەمەتوو ئەی نییە تۆزێکمان کەچە مەعاشە بریان ڕێگە دەحشاتن ئەوە هەی بوو ئەوە ئەمن هیچ لە نوێژە ئەرێ ئەوڵا کوڕی منەگە جەحشەکان هاتە لیان بڕێوە. ئەرێ وەڵا هەتا بڕێ داماوین هەتا بڕێ بمە خێرە. داگیان ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕی 1 میلیۆن دینار هاوکاریمان بۆ هێناون. داواکارین لە خوای گەورە تەمەنتان پڕکا لە خێر و بەرەکەت و خۆشی ئینشاءڵڵا لەگەڵ مام حاجە سەرکەوتوو بن بادار بن خوایە هەر خوارد نسیبەتان هەر سەرکەوتوو بن خوایە گوڕەشی نەکانی من خوا ئازا ڕزگارتان کە خوا خێتان بنووسێ خوا ئازید و پاداشتان داتەوە خوایە.